ئامانجمان لە بەرنامەی خزمەت باشترکردنی خزمەتگوزاریە باشەکانە و زۆر باشترکردنی ئەو خزمەتگوزاریانن کە لە ئاستی چاوەڕوانی خەڵکنین. پۆرتاڵی خزمەت کە بە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دادەنرێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان خرایە بواری جێبەجێکردنەوە لە ئێستادا هاوڵاتیان دەتوانن سوودی لێوەرگرن. بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بە گرنگی و باسی پۆرتاڵی خزمەت دەکات و دەڵێت بە جۆرێکە کە هاوڵاتی دەتوانێت لە هەر شوێنێک بێت بە ئاسانی زانیاریەکانی لەسەر هەر فەرمانگەیەک بێوێت دەستی بکەوێت. لە ڕێی ئەم پرۆژەیەوە کە ئێستا وا کەوتۆتە کار هاوڵاتیان نەتوانن بە ئاسانی بگەن بە دام و دەستگاکانی دەوڵەت، پێویست ناکە هەمومان بڕۆین بۆ دایرەکانی دام و دەستگاکانی دەوڵەت، ئەتوانین لە ماڵی خۆمان لە جومعە لە ماڵەوە دانیشتووی یا لە سەیرانگای ئینتەرنێت بۆ خۆ دەتوانین لە ڕێی مۆبایلەکەتەوە کاری لەسەر بکەیت. ئەفسەرێکیش هەر لە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانی ڕوونکردنەوە دەداتە هاوڵاتیان لەسەر شێوازی بەکارهێنانی پۆرتاڵی خزمەت. هاوڵاتی دەتوانێت ڕاستەوخۆ لە ڕێگەی کۆمپیوتەرەکەیەوە داغڵی ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان بێت و لەوێشەوە پۆرتاڵی خزمەتە گشتیەکان هەیە. لە دوای ئەو بەڕێوەبەراتی کە ئەوێ و دای ئەو شوێنی کە ئێوێ سێرجی بۆکە ناوەکەی نووسێ ئۆتۆماتیکی خۆی سەرجەم زانیاری و ئەو بابەتانی کە پەیوەندە بۆ پەیوەندی هەیە بۆ بەڕێوەبەراتیەوە دێتە سەر شاشەی کۆمپیوتەرەکەی و لەوێەوە وەڵامی هەموو پرسیارەکانی دەدرێتەوە. هاوڵاتیانیش بە گرنگیەوە باسی ئەو خزمەتە دەکەن کە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە خراوەتە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەیەکی زۆر جوانەیە، هیچ کەس ویلای نەبێ دەستخۆشی لەکەین جێگەی ڕێز و پێزانینە، چونکە کۆمەڵی معلوماتی جیاوازی تیاوە لەگەڵ هەموو دام و دەستگاکانی حکوومەت ئەتوانی لە ڕێی پەیوەندیەکان و پەیوەندیان پێوەکەیت و زانیاری تەواوەتیان لێوەگریت. ئەم پرۆژێ پێمە پرۆژەیەکی سەرکەوتووە و ڕێکوپێکە و چکە هاوڵاتی بە کاتێکی نزیکترە گەێنێ لە ئەنجامدانی ئیش و کارەکانی و ئەمە بەرنامەیەکی چاکە پێم وایە زۆر شتێکی سەرکەوتوو ئینشاءڵڵا. پۆرتاڵی خزمەت لە ساڵی 2010 لەلایەن قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خرایە ڕوو بە مەبەستی خێرا ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕۆتین و زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان. بڕیارە لە قۆناغەکانی داهاتووی ئەو خزمەتەدا کار بۆ بەکارخستنی سیستمی یەک پەنجەرەی بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان بکرێت لە پێناو زیاتر بەهێزکردنی ژێرخانێکی بەهێز بۆ دروستکردنی حکوومەتی ئەلیکترۆنی و پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەلیکترۆنی. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.